کەسوکاری ئەدهەمێحیان ئەو گەنجەی لە خۆپیشاندانەکانی ساڵی ڕابردووی چەمسەماڵ بە تەقەی هێزە چەکدارەکان گیانی لەدەستدا. جارێکی تر هاتوونەتە بەردەم دادگای چەمسەماڵ داوای دەستگیرکردنی تۆمەتباران دەکەن. هاتنی کەسوکارەکەی ئەدهەم بۆ بەردەم دادگا دوای بەڵاوبوونەوەی گرتەیەکی ڤیدۆیی یەکێک لە هاوسەرۆکەکانی یەکێتی دێت کە دەڵێت ڕێگە نادەن کەس ئارامی ئەم زۆنە تێک بدات، ئەوەی تەقە بکات دەستگیر دەکرێت. کوڕی مەسئول بێت مشکلە نییە لای ئێمە عینیشتی لێکرێت لەم زۆنەی ئێمە شتیوا ئیتر قابلی قبول نییە. دوومان تێپەڕی کردووە بەسەر کوژران و برینداربوونی دەیان کەسی خۆپیشاندانەکەی مانگی 12 ساڵی ڕابردوو، بەڵام تا ئێستا هیچ کەسێک لەسەر ئەو بابەتە ڕاپێچی دادگا نەکراوە. داواکارین بە زووترین کات تۆمەتباران دەستگیر بکرێن و ڕادستی دادگا و داواکاری گشتی بکرێن بۆ ئەوەی بە سزای عادلانەی خۆیان بگەن و ڕێکاری یاسایی بەرامبەران بگیرێتە بەر. ڕادەست نەکردن و دەستگیر نەکردنیان لە کاتێکدایە کە دوێنێ یەکێک لە هاوسەرۆکانی یەکێتی دەڵێت لە زۆنی سەوزدا تۆمەتباران لە هەر پلۆپۆستێکدا بن دەبێت دەستگیر بکرێن و ڕادستی یاسا بکرێن. بە گۆرەی چەند بەڵگەنامەیەک فەرمانی دەستگیرکردن بۆ نزیکەی 10 بەرپرسی سیاسی و سەربازی پارتی وێکێتی لە چەمسەماڵ دەرچووە، بەڵام تا ئێستا هیچ یەکێک لەو کەسانی کە فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچووە ئامادە نەبوونە بچنە بەردەم دادگا. هەرچەندە تا ئێستا هیچ تۆمەتبارێکیان لەسەر ئەو دۆسیە دەستگیر نەکردووە، بەڵام سەرۆکی لیژنەی ئەمنی قەزاکە جەخت لە دەستگیرکردنی هەموو کەسانە دەکاتەوە کە فەرمانی دەستگیرکردنیان هەیە. ئەگەر فەرمانی گرتن بۆ هاوڵاتی دەرچێت دەسەڵاتی هێزەکانی ناوخۆیە و هێزە ئەمنیەکانە بۆ گرتنیان، بەڵام ئەگەر کەسێک پلەیەکی هەبێت یاخود لە پۆستێکا بێت پێویستی بە ڕزامەندی مەرجەعە بۆیە ئەگەر ڕادەست نەکردنی ئەو کەسانەی کە تۆمەتبارن لە کوشتنی ئەو دوو ئازیزە یاخود ئەو ئازیزانی کە ئەوان داواکاریان هەیە ئەوە پەیوەندی زیاتر بە ئیشکالیات و ڕێوڕسمی ئەوەیە کە تەشخیص کرێت چێ. بەشێک لە یاساناسان دەستگیر نەکردنی تۆمەتبارانی تەقەکردن لە خۆپیشاندەران دەگێڕنەوە بۆ ئەوەی لە هەرێمی کوردستان حیزب داڵدەی تۆمەتباران دەدات و ڕێگرە لە سەروەربوونی یاسا. زۆربەی ئەو تۆمەتبارانە کە لەلایەن حیزبەکانی دەسەڵاتەوە یاخود بڵێن لەلایەن دەسەڵاتەوە پەنا ئەدرێن ئەمە ئەیسەلمێنێت بۆ خەڵک کە ئەم دەسەڵاتە بەشێکە لەوەی کە هاوکاری تاوانبارەکانەکە و بەشێکە لە ئەوەی کە ناهێڵێت دەسەڵاتی دادوەری سەربەخۆی خۆی هەبێت. لە مانگی 12 ساڵی ڕابردوو لە ئاکامی خۆپیشاندانی چەند ڕۆژەی چین و توێژە جاجاکانی سنوورەکە بە تەقەی هێزە چەکدارەکان دوو خۆپیشاندەرجانیان لە دەستدا و 11 وڵاتی تریش بریندار بوون. ئەمە سەرەڕای کوژران و برینداربوونی چەندین خۆپیشاندەری دیکە لە بەشێک لە شار و شارستانی کوردستان. ڕزگار جەبارێن ئارتی چەمسەماڵ.